ژنرانی عزیز سڵاوتان لەبێت لە سەرەتای دەستپێکردنی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەستا بە ئەنجامدانی دەرکردنی بڕیارێک سەبارەت بە ڕەتکردنەوەی خوێندنی هەرێک لەوانەکانی زانست و بیرکاری بە زمانی ئینگلیزی لە خوێندنگەکاندا. دیارە ئەمەش بەپێی ڕای بەشێک لە شارەزانی کەرتی پەروەردە بڕیارێکی باشە و لێکەوتەی باش بۆ دەخۆیان دەهێنێت، بەڵام ئەوەی نیگەرانی دروستکردەوە دەگوترێت پێشتر ئەم بڕیارە پەلەی تیاکراوە و بەشێکی زۆر لە خوێندنگاکە وای لێ هاتووە کە جۆرێک لە ناڕوونی لە نێوان خوێندنگەکان دروست بکە سەبارەت بە خوێندنی ئەم جۆرە بابەتانە. لەم بەرنامەیەدا بەدەچوون دەکەین بۆ دەرکردنی بڕیاری وەزارەتی پەروەردە سەبارەت بە لابردنی خوێندنی ئینگلیزی هەرێک لەم دووانەیە لە خوێندنگەکاندا کەمە لە قۆناغی یەکەوە تاوەکو چواری بنەڕەتی دەگرێتەوە. دەمانەوێت بزانین لایەنە باشەکانی ئەم بڕیارە چین و چی بکرێت بۆ ئەوەی لە داهاتوودا زمانی دایک بکرێت بە زمانی سەرەکی لە خوێندنگەکاندا. ئایا ئەم بڕیارە تا چەند جیاواز جینایەتی دروست دەکات ئەگەر بە شێوەزێکی باش و ڕێکوپێک لە خوێندنگەکاندا پەیڕەو نەکرێت؟ ئەمانە و چەند بابەتێکی دیکە لەم بەرنامەیەدا وەڵام وەردەگرنەوە. تا کۆتایی لەگەڵماندا بمێننەوە. ئەگەرچی لە کابینەی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان و لە سەردەمی وەزیری پێشووی پەروەردەدا بەبێ لە بەرچاوگرتنی ژینگەی خوێندنگە و قوتابخانەکان و ئامادەکاری پێشوەختە بڕیاری خوێندنی هەریەکە لەوانەکانی زانست و بیرکاری لە قۆناغەکانی 1 هەتا 4 بنەڕەتی بە زمانی ئینگلیزی دەرکرا. دیارە ئەمەش هەر لە سەرەتای دەرکردنی بڕیارەکە بەشێک لە شارەزایان و پسپۆڕانی کەرتی پەروەردە و خێرکردن بە بڕیارێکی نادروست و نەگونجاو بۆ سیستەمی خوێندنی هەرێمی کوردستانیان ناوزەند کرد. لە دوای تێپەڕبوونی 3 ساڵ و پێنانە ساڵی چوارەم لەگەڵ دەستبەکاربوونی وەزیری نوێی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و جارێکی دیکە بە بڕیاری ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بڕیاری خوێندنی وانەکانی زانست و بیرکاری هەڵوەشێنرایەوە و ئەمەش وای کردووە جۆرێک لەسەر لێشێوان و ناڕوونی لەلایەن مامۆستا و قوتابی و مەنهەجی خوێندن دروست ببێت. تۆ هیچ مناڵت هەیە لە مەکتەب بخوێنێت؟ بەڵێ. قۆناغی چەندە؟ قۆناغی یەکی سەرەتاییم هەیە لەگەڵ قۆناغی نۆدا. بەڵێ. زیاتر بەسمەوە قۆناغی نۆدا پێشتر خوێندنیان بە ئینگلیزی بوو یاخود بە کوردی بوو؟ ئەوەی سەرەتاییەکە زیاتر پێشتر لە باخچەکان بووە لە ڕەوزە بە ئینگلیزی خوێنوێتی. ئێستاش داخڵم کردو لە مەکتەبێکی ئینگلیزی داوای نزیک ماڵی خۆمان ئیمساڵ کراوەتەوە بە کوردی. بەڵام پێت وانییە بارگرانی بۆ ئەوە دروست کردووە کە پێشتر بە ئینگلیزی خوێندی ئێستا ئەم ساڵ بڕیاردراوە کردەوە بارگرانەکە بۆ نەفسی بۆ تەلەفەکە ناخۆشە چکە بەڕاستی تۆ ساڵە لە ژیانیا بە ئینگلیزی بخوێنە دوایی بێتەوە سەر زمانی کوردیەکە ئەوە ئەم هینە دراسێکی باشیان بکردا باش هەڵیان سەنگاندنیان بۆ بکردای پێشتر ئەنجا ئەم بڕیارەیان باە کە مەسەل مەنهەج بکۆن کە گۆڕیشیان بە دراسێکی ورد بیان کردایە ئێستا نێرەوە سەر کۆنەکە بەڕاستی بۆ تەلەبە ناخۆشە هەم دیسان پار بەنەوەی خوێنوێتی ئیمسال بێتەوە سەر جۆرێککە پێت وانییە جۆرێک لە چۆن دەڵێ متمانە لاوازی بەرامبەر بە خوێندن ئەوی دروست دەکات؟ زۆریش دروستی دەکات لەوانێ بێ بە هینێک بۆ تەلەبەکە وەکو عقدەیەکی لێبێت. دەستخۆشیش لە جەنابی وەزیرەکەم بۆ ئەم کارەی لەبەرەوە من وەکو مامۆستایەک چەند بەرنامەیەکیشم بۆ پێشتر کە گوایە هەموو سیستەمی خوێندنی هەموو وڵاتێ لە سیستەمی پێگەیاندنی ناوکانی هەموو وڵاتێ بێ 6 ساڵی یەکەمی خوێندن بە زمانی دایک بێ. یعنی ئێستا قوتابیمان بووە لە پۆلی یەکە نێزانیوە ژمارەکانی بە ئینگلیزی زانیوە بەڵام ژمارەکانی بە کوردی نەزانیوە. یعنی زمانی دایکمان لێکرد بە دوژمن باشترین بڕیار بوو کە زانست هەڵبۆشێتەوە قەیناکە لە پۆلی حەوت بە دواوە ئەو پۆلە مەسەر بێ بە ئینگلیزی ئەویش بە شوێن بە لە جێگەیەک و ڕێگەیەکی گونجاوە کە پۆلەکان تەهیە ئەکرا بێ تاقیگە تەواو بێ هەموو ئامێرەکانی کەرەسەکانی فێرکردنی تیا بێ و قوتابخانەکەش مۆدێرن بێ نەک وەکو قوتابخانەیەکی ئێستا وای لێ هاتووە قەناعەت کە قوتابی وا هەیە ئەڵێ مامۆستا مەکتەبەکەم کە بەلای دیوارەکە ڕوون خەریکا ڕوخێ بەسەرما وای لێ هاتووە مەکتەبەکە تاریکە کارەبانی وەکو پۆلێکی وەکو زیندانێکی لێ هاتووە بۆ تەلەبە بەچی
زانست و بیرکاری بە ئینگلیزی پێڵێت. تۆ ڕاچیە لەسەر ئەم بڕیارە تازی وەزیری پەروەردە ئایا ئەمە بڕیارێکی باشی دەزانن ئێوە وەکو مامۆستایان یاخود بە بڕیارێکی پەلەپەلی پێزانن کە لە ئێستا درراوە؟ وەڵای من سەرەتا دەستخۆشی لە بەڕێز وەزیری پەروەردە و ئەنجومەنی وەزارەت دەکەم کە بە بڕیاری ئەویاندا سیستمی بە ئینگلیزیبوونی زمانی کوردی زمانی بیرکاری و زانست هەڵبۆشێتەوە. بەڕاستی هەلە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانەوە گەورەترین کێشە لە زۆری قوتابخانە خوێندنەکاندان دروست بوو بەهۆی نەبوونی کادری پەروەردەی لەو دوو بابەتەدا. کاتێکیش ئەو بڕیاریان دەرکرد بەڕاستی پرس ڕایان بە هیچ کەسێک نەکرد لە بۆ ئەوان کەسانی کە شارەزان لە بواری پەروەردەیە. بەڵام بەداخە بڕیارەکان سەپان بەسەر سەرجەم قوتابخانە خوێندنەکان لە سەرتاسەری کوردستاندا. مامۆستا پێت وانییە ئێستا ئەو خوێندکارانەی کە تاوەکو خۆناغەکانی بڕەتی هاتوون بەشێکیان بە ئینگلیزیان خوێند و ئێستا دووبارە بستنەوە سەر کوردی، ئەمەش ڕژانێک لە مێشکی قوتابی دروست ناکەم بڕیارە؟ ئەگەر مامۆستای باشمانە بێ نەخێر دروستی ناکە لەبەرەوەی ئەو مامۆستای هاتوانێ ماوەی یەکمان خۆی تەرخان کە فێری ژمارەکانیان کە بە کوردی. بەڵێ خوێندکار هەبوو لای ئێوە بەهۆی گۆڕینی ئەم بڕیارەوە یاخود دەرکردنی ئەم بڕیارەوە لە خوێندنگە ئۆکمەکان دەری بن بە خوێندنگەری بەرن؟ تا ئێستا لە قوتابخانەکەما کەسی شتی وا ڕووی نەداوە سەرجەم قوتابیان پابندن بە داوامیکانەوە و زۆربەی زۆری دایکان و باوکانیش خۆشحاڵن بۆ بڕیارە. دیارە بڕیارەکە کاتی خۆی بە بڕیارێکی شوای هەمەڕەکی بۆ بە بەرنامەدا ڕژاو نەبووە، چونکە هەموو قوتابخانەکانی پارێزگای دۆک لە ساست کرا بە زمانی ئینگلیزی خوێندنی بنەڕەتی دوانی زانست و بیرکاری لە هەولێرش لە 1975. دوای ساڵی یەکەم ئەو ڕێژەیە دابەزی ئاستی سەرکەوتن لە دهۆکە هەر زۆر سەفەر بوو هێنانە خوارە بۆ ئاسی ساڵ پێنج لە هەولێرش بە هەمان شێوە دابەزی. لە سلێمانی یەکەم جار بۆ شێوەیە نەکرا پەردەی سلێمانی لەگەڵ ئەو ڕایانە بۆ هەموو قوتابخانەکان کرێ کۆمەڵە قوتابخانەیان کرد. تا ڕادەیەک ئاستی زانستی بۆ پێی دەرچوونەکانی خۆشیان وەزارەتی شوو پەروەردە و سەرپەرشترانی بەڕێزیش ئاستەکە لە سلێمانی باشتر بوو. بەڵام ساڵ بە ساڵ ڕۆشتووە ئێستا و قوتابیانەی کە لەو ساڵە کراون لە سەردەمی بەڕێز دکتۆر شتیوانە وەزیری پێشووی پەروەردە گەیشتونتە قۆناغی پێنجی بنەڕەتی. یعنی ئەمەش وەکو وایەک تۆ تاقیکردنەوەیکی زانستی لەسەر کۆمەڵێک گیاندەریا کەروێشکیا شتێک بێت. بەڕاستی ئەمە بڕیارێکی هەڵە بۆ پێشتر درراوە. هەڵەکە لەوەیە بۆ بە بەرنامە ڕێژی نەکراوە بەرنامە و پلانی تەواوی بۆ داڕێنژراوە و مامۆستای پسپۆڕی بابەتەکان دابین نەکراوە. وتنەوەی ئەو بابەتانە بە زمانی ئینگلیزی کادیر و پسپۆڕی شارەزایەوێ ئەبێ کەسەکە دەرچووی بایۆلۆژی و بە تەواوەتی بتوانێت لە زارەوەی میزەکان تێبگات و بە قوتابیشی بگەێنێت. نەکەروشەکان بزانێت زمانی ئینگلیزی زانێکی باش بێت. شارەزای تەواوی هەبێت لە شێوازی گەیاندنی بابەتەکە بە قوتابیان. ئەو بیرکاری زیاد کەمتر ئەو ئاستە تەنگەی توژە چونکە ژمارەکان هەر لەو کەم و کۆ و ئەوانە و یەکسان و ئاسانتر بوو بەڵام بۆ زانستەکە بەڕاستی کێشەوە لە ناو دەکارەکان. لە ئێستا لەوانێت جۆرێک لە دڵڕاوکی لای دایک بەوکات دەزلوانی مناڵەکان لە خۆناغی بنەڕەت دەخوێن و ئێستا دووبارە دێنەوە سەر خوێندنە کوردیەکە. تۆ وەکو مامۆستایەک ڕێنمایی چییە یاخود دڵنیایی چییە بۆ دایک بەوکانەکان بڕیارێکی باشە درراوە پەلەپەلی پێوە دیار نییە؟ خۆی بەتاکید بڕیارەکە پەلەپەلی پێوە دیار بە بەڵام ئێمە وەکو قوتابخانەی خۆمان وەمان بڕێراوە ئەو بابەتانی کە کراونەوە بە کوردی بە تایبەتی پۆلی دووەم و سێم و چوارم مامۆستاکانی بیرکاری و زانست دوو مامۆستاکان دانین لە پۆلانە بۆی مامۆستایەک هاوکار بێ لەگەڵ مامۆستا بنەڕەتیەکە کە لەگەڵ یایەتی کە ئاساسیەتیش هاوکارێتی بۆ نووسینی ژمارەکان یان بۆ زاراوە زانستەکان کە بە زمانی کوردی زیاتر هاوکار بکرێت و دڵێشیانەکەن کە چۆن مامۆستایان لە ڕابردووە سەرکەوتووانە پرۆسی پەروەردەیان بەڕێکرد بە هەمان شێوە پرۆسی سەرکەوتووانە بەڕێکرد. لە قوتابخانەکەی جەنابەت هەبووە دایک و باوکێک بۆی ئەم بڕیارەوە خوێندکارەکانیان بکێشنەوە بەرەو خوێندنگە ئۆکمیەکان یا لە خوێندنگە ئەهلیەکان ڕاستیان بکەن؟ قوتابخانەکەی ماکرێتە گەڕێکی هەژارنشینەوە لە شاری سلێمانی بەو شێوازانە بەڵام نەقڵمان هەیە زۆرمان هەبووە کە ڕۆشتەوە بۆ قوتابخانەکانی تر. بۆی ئەم بڕیارەوە بەهۆی ماڵگواستەوە ئەم بڕیارەشی تێکەوە لەوانێت 4 تا 5 قوتابیمان بۆ ئەم بڕیارەوە گواسترابێت. دەچینە ناو خوێندنگەیەکی کەرتی تایبەت و بە شێوەیەکی مەیدانی لەگەڵ سەرپەرشتیاری خوێندنگەکە هەموو ئەو ئامادەکاریانت دەبینین کە بۆ خوێندن بە زمانی ئینگلیزی کراون. لێرە کەشێکی هێمن و زۆری پێداویستەکانی خوێندن وای کردووە بەشێک لە دایکان و باوکان منداڵەکانیان لە خوێندنگە حکومیەکان دەربهێن و ساڵانە بە بڕەپارەیەکی زۆرەوە ئایندەیەکی ڕوون بۆ منداڵەکانیان دیاری بکەن. مامۆستا و سەرپەرشتیاری پرۆژەیەکی کەرتی تایبەتە لە بواری پەروەردە و فێرکردندا. ئەو دەڵێت بڕیاری بە ئینگلیزی کردنی هەریەکە لەوانەکانی زانست و بیرکاری بڕیارێکی بەپەلە و بێ ئامادەکاری بووە و وای کردووە قوتابی لە فێرکردنی زمانی دایکدا زەرمەندی سەرەکی بێت. ئەو سیستەمەی کە لای ئێوە دەخوێنرێت هەمان منهەجە کە لە خوێندنگە ئۆکمیەکان دەخوێنرێت؟
بەڵێ سوپاس بۆ جەنابتان بەدڵنیایەوە پرۆگرامەکەمانەوەی کە لەناو کتێبەکانایە هەر هەمان شتە ئەوەی کە جیاوازی دروستەکات پۆلەکانمانە شێوازی وانەوتنەوەیە وەسایلەکانە کە بەکارهێنین ژینگەی قوتابخانەکەیە تەنها ئەوەی کە جیاوازی دروستەکە بریتێ لەمە ئەجناوەکو پرۆگرام هەر هەمان پرۆگرامە خوێنن تەنها ئینگلیزیەکەمان ئینگلیزی ئێمە فامیلی ئەند فرێند دەخوێنین کامە بە موافقەتی وەزارەت وەکو پرۆگرامێکی ئیضافی ڕەزامەندیمان بۆ وەرگرتووە چونکە ئێمە قوتابخانە لۆکاڵیەکان ئەوانەی کە ئەهلین پرۆگرامەکانمان پرۆگرامی وەزارەتی پەروەردەیە بمانەوێت هەر پرۆگرامێک زیادکەین بۆ سەر و پرۆگرامی کە موافقەتی لەسەر وەرگیراوە بێ ڕەزامەندی وەزارەتی لەسەر بێت بەڵام مامۆستا جەنابەت ئاگادار بیت لە ماوەی ڕابردوودا لیژنەی ئەنجومەنی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵسا بە دەرکردنی بڕیارێک کە تایبەت بوو بە هەڵۆشاندنەوەی خوێندنی هەرێکە لەوانەکانی زانست و ئینگلیزی لە پۆلیەکە و تا دەگاتە سێ بنەڕەتی بەڕای ئێوە ئەم بڕیارە چلێکەوتێکی خراپی لێ دەکەوتەوە ئێوە تا چەند لەگە بڕیارەکەدان ئەگەر لەگە بڕیارەکەدان بۆچی ئەگەر لەگەڵی دانین بۆچی بەڵێ طبعاً وەزارەت کاتێک کە بڕیارێک خەڵک وا چاوەڕوانەکە کە پێشتر دیراسی کردبێ بە نیسبەتی بڕیاری هەڵوەشانەوەی قوتابخانە ئینگلیزیەکان من بڕوام وایە لە بەرەنجامی گەشتنە قەناعەتی وەزارەت بوو بەوەی کە کاری یەکەمیان کارێکی هەڵە بووە بەبێ توێژینەوە و بەبێ لێکۆڵینەوەیەکی ورد بڕیاریان ناکە زیاد لە 150 قوتابخانە لە هەرێمی کوردستانە بکەنە ئینگلیزی هۆکاری ئەوەی کە بڕیاری یەکەمیان هەڵەبوو بریتی بوو لەوەی کە هەر قوتابخانە و هەر پرۆگرامێکی تازە ئەەکەیتەوە پێویستەکە کادری تازەی بۆ ئامادە بکەیت کە بتوانێت بۆ ئەرکە هەڵستێت من بۆ خۆم لە کەرتی حکومیە بووم ئەو کاتکان بڕیارە دەرچوو ئەو هاوڕێیانەی من کە ڕۆشتن بۆ ئەوەی خولی ئینگلیزی بخوێنن تاکۆ بتوانن وانەی زانست و وانەی بیرکاری بڵێنەوە هەمومان تەمەمان لەسەر و 40 ساڵ و 45 ساڵەوە بوو یەکی 3-4 مناڵمانە بوو هیلاک شەکەت ماندوو لە کاتێکە تۆ مامۆستا نێری بە خولێکی 40 ڕۆژی فێری ئینگلیزی نابێت تا بتوانێت پرۆگرامێکی قورسی وەکو زانست بە ئینگلیزی بڵێتەوە هەر ئەو کاتیش من بیر و ڕامەوە بووتم ئەمە بڕیارێکە پەلەکردنی پێوە دیارە جیلێک دروستە بێت کە ئەم جیلە لە ئینگلیزی فێر ئەبێت وەنە کوردیەکەش لەبەرەوە ئەم جیلە جیلێکی نەخوێنەوار دەرەچێ بەداخەوە تاوەکو ئێستا و بڕیاری وەزارەت کاری پێکرا و من ئەم بڕیارەی وەزیری تازە و ئەم کابینە نوێی وەزارەتی پەروەردە بە بڕیارێکی جەریئانە ئازانم بەماوەستا پێتوانی عفوان پێتوانێت ئێمە جیاوازچیناتی دروست دەکات لە داهاتوودا بۆ نمونە دایک و باوکێک کە لەوانە لە ڕووی مادیەوە توانایەکی بۆ شوازیان نەبێ خوێندکارەکەی تا ئێستا هاتووە بە ئینگلیزی خوێندی ڕاستە خۆ داخلی سیستەمی کوردی بگرێتەوە وا ناکە ئەمە پەنابەرێ بۆ خوێندنگەی ئەهلی نەخۆیەوە جیاوازی دروست ناکات ینی ئەمەی کە حکوومەت بڕیاریان ڕاستتر وایە بڵێن وەزارەت بڕیاریە کە مەکتەبەکان کاتە مەکتەبی ئینگلیزی هەوڵێک بوو بۆ ئەوەی زمانی دووهەم جگە لە زمانی دایک ببێتە زمانێکی سەرەکی کە فێر بێ بەڵام کاتێک کە تۆ بڕیارێکی لەم جۆرەیە ئەبێ کادریش بۆ ئەمە پێ بگەێنی مەوزوعەکە و کاتە مەوزوعی چینایەتی نەبوو لەبەر هەبوونی قوتابخانەی ئەهلیش ئەمە نەکرا استراتیجی حکوومەت بۆ ئاراستەیە بوو کە ئینگلیزی زمانێکی کاریگەرە لە دنیاە زمانی زانستە زمانێکی نێودەوڵەتیە باشتر وایە ئەم زمانە گرنگی پێ بدرێت نە ئەوەی کە قوتابخانەی ئەهلی هەیە بۆ چینێکی دیاریکراوە بە قوتابخانەی حکوومیەکانی ژۆک و ئەهلیەکانیان لێبێت چونکە لە هەموو دنیانەك لە کوردستانە قوتابخانەی ئەهلی هەر هەیە و پەیوەندی بە دەوڵەمەنی و فائسە لە ئەمریکا لە تەنیشتی قوتابخانە حکوومیەکانە قوتابخانەی ئەهلی هەیە لە بەریتانیا لە هەر یەکێ لە وڵاتانی دنیا قوتابخانەی ئەهلی هەیە خوێندن لە قوتابخانە ئەهلی و حکوومیەکانە وەکو هەموو شتەکانی تری دنیا وایە یعنی ئەچیتە بازار جلوبەر یەکەکڕی زۆر گرانە بە پێی ئیمکانیاتەکە هەتە لە تەنیشتیژا جلوبەر یەکیکە هەیەکە ئەمە مرۆڤەکان ناتوان سەیتەرەکەن بەسەر ژیانەوە خی گەورە ژیانی وا دروست کردووە کە بەرز و نزمی دەوڵەمەنی و هەژاری نەخۆشی و لەش ساغی دابەژبوونێک لەم بابەتانە هەیە ئەو دابەژبوونە ئەگەر لە ناو ناخەوە سوکایەتی بەرامبەر بۆ نەبێ بە بەرامبەر هیچ گرفتێکی تیانە لەبەر ئەوە نەبڕیارەکەی وەزارەت بۆ ئەو بوو کە چینهایەتی نەیەڵێ یەکەم جار کە بڕیاریان نابیکەن بە ئینگلیزی نەبڕیاری ئەم وەزیرە بە قەناعەتی من بۆ ئەوەیە کە چینایەتی دروستکات هیچی پەیوەندی بەم بابەتەوە نییە ئەوان چەند ساڵێکە ئەزمموی وتنەوەی وانەی زانست و بیرکاری ئەگەن لە مەکتەبەکانی خۆیانە نەگەشتنە هیچ نەتیجەیەک ینی ئەو ئەنجامە لە بەرامبەر ئەو هەموو سەرفەی کەکرا بە ملیۆنان دۆلار سەرف کرا لە پێناوی گۆڕینی پرۆگرامە بە ملیۆن دۆلار سەرف کرا بۆ چاپکردنی پرۆیسە بێ هەمووی فڕێبێ ئەبێ هەر هەمووی بسووتێنی ئەم پرۆگرامانە هەڵبەت بە پێی قسەکان و لێدوانەکانی جەنابی وەزیریش بێت دیدی ئەو وایە کە زمانی دایک زمانی یەکەمە
وەکو خۆی بەڵێ لە جناب برسم لە خوێندنگە و چۆن دەڵێ بەخشەکانی ئێوەدا تا چەند گرنگی بە زمانی دایک درراوە ئێمە گرنجێکی زۆری پێێنێکە لەو جیاوازیانەی کە دروستمان کرد تەوان وایس کۆمەڵی جیاوازی هەیە لە تەواوی قوتابخانەکانی ترێکە لەوانە ئەوە بکە هەر لە سەرەتای دروستبوونە گرنگی زۆرمان بە کولتوری کوردی و بە زمانی کوردیە ینی زیاد لە زمانی ئینگلیزیەکە ئێمە گرنجیمان پێەیە چونکە ئەوە زمانی دایکەوە لە ڕۆزەیشە ینی ئەسڵ وایە لە قۆناغی 4 ساڵ و 5 ساڵە مناڵ بە پارەوی فێری زمانی دایک ببێ شتەکان بناسێتەوە لە تەنیشتی ئەمەیە گرنگیشمان بەلایەنە ئینگلیزیەکە یاوە لەبەرەوە ئێمە وەک خۆمان زمانی کوردی جێگەی گرنگی پێدانمانە ئەسڵەن یەکێکە لە عیبە گەورەکان کە تۆ زمانی نەتەوەکەی خۆت لە نیشتیمانەکەی خۆتا لەژەر سێبەری حکوومەت و وەزارەتەکەی خۆدا کە بە کوردی تایتڵەکەی نووسراوە مناڵەکان زمانی کوردی نەزانن طبعا دایک و باوک بەشێکی زۆرە و گرفتیان نەبوو کاتێ مناڵێنە چوە قوتابخانەی ئەهلی وای لێ هاتبوو عیب بوو بە کوردی بزانێ ژمارەکان بنووسێ بە کوردی ئەومانە بناسێ جۆرێک لە جۆرەکان بازاڕیانە مامەڵەکردن بوو لەگەڵ کەرتی خوێندنە ئەگەر عیلمی مامەڵە بکەی لەگەڵ ئەم بابەتەیە ئەسڵ وایە منداڵ زمانی یەکەمی دایکی بەباشی فێرە بێت دوای زمانی دووهەمی فێرە بێت جا ئەگەر خێزانێک محاولەی کرد لەگەڵ ئەوەی کە زمانی دایک بەباشی فێرە بێت زمانێکی ئەجنەبی یەک دوان سیانیش خۆی ئەم مەسئولیەتەی هەڵگرت حاڵەتێکی ئاسایە گرنگەوەیە لە دەوڵەتداریە ئەسڵ وایە زمانی یەکەم زمانی دایک بێ وەک حکوومەت لە تەواوی دنیا وایە لە مەرحەلەیەکی دیاریکراوە زمانی دووهەم ئەهێنێتە ناوە پێشتری لە سەردەمی ڕژێمە هەر بەو جۆرە بوو کە ئینگلیزی بۆ نمونە لە 5 ساڵەوە ئێمە ئەمان خوێن لە پۆلی 5ەوە ئەمان خوێن بۆچی چونکە سیاسەتی حکوومەتی عراقەوە بوو کە زمانی دایک پێشا فێر ئەبی دوای زمانی دووهەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی گۆڕی زمانی ئینگلیزی لە قۆناغی یەکەمەوە تێکەڵ کرد بەڵام بەشەکانی تر هەر هەمووی هەر کوردی بوون وەک حکوومەت ضرورە زمانی یەکەم زمانی کوردی بێ بەس وەک کەرتی تایبەت هیچ پێویست ناکات چونکە ئەمە اختیاراتی دایک و باوکە لە سەد خێزانە ئەم بڕیارەی کە بەڕێز وەزیری پەرۆداوەتی بۆ ئەوەیە کە زمانی دایک بێت و زمانی یەکەم لە خوێندنگەکاندا بۆ دوو سێ حاڵەتە بە تێڕوانینی من یەکەمیان بۆ ئەوەیە کە زمانی یەکەم چونکە خۆی بە ڕوونی ئەمەیوت کە ئەسڵ وایە مناڵ پێشا فێری زمانی یەکەم بێ زمانی دووەم و سێمی لە دەست دەرناچێ دووهەم بە قەناعەتی من ڕاستکردنەوەی بڕیارێکی هەڵەیە کە وەزارەتەکەی پێش خۆی ینی ئەم بڕیارەیاوە کە بەبێ زەمینە سازی بە سەدان هەزار قوتابی خرایە ناو پرۆسەیەکەوە کە لەو پرۆسەیە سەرکەوتنیان بەدەست نەیەنە لەبەر ئەوە وتی با لێرە ڕایگرم باشترە لەسەر ئەم هاڵە نەڕۆین ئەوە بۆ نمونە چۆ پۆلی 4 ئەی 5 ئەی 6 ئەی 7 ئەی 8 چ مامۆسایەک دەرز بە ماڵێ مامۆسایەکی بزانست مامۆسایەکی بیرکاری نەیخوێندووە هەتا ببێ بە عیبە لە سەریکە ئینگلیزی نازانێ تۆ بۆ نمونە پۆلی 1 و 2 هەرچۆنە بێ سەیتەرەکەی بەسەریا بەڵام کاتێچێتە پۆلی 6 مامۆسای زانستەکەی مستەوای ئینگلیزی نییە چۆن پێ بڵێتەوە لەبەرەوە ئەم وەزیرە بە قەناعەتی من دەرکی بۆ کردبوو لێرە ڕای بگرێن نەک کارە ساتەکە گەورەتر مامۆستاگەر بەپێی ئەوەی ئێمە لە سەرەتای داهاتوو پێدەنین نە ساڵێکی نوێی دەستپێکردنی خوێندنەوە تا ئێستا هەبووە خەڵکانێک پەیوەندی بێ ئەوە کردبێ بەهۆی ئەم بڕیارەوە خوێندکارەکانی یاخو مناڵەکان لە خوێندنگە حکومەکان شابێتەوە بۆ لای ئەوە هێنابێت بەڵێ زۆر بەڵێ زۆرێک لەو دایک و باوکانە بەو تمۆحە ناردووە بەهۆی ئەم بڕیارەوە بوو مامۆستا بەڵێ بەهۆی ئەم بڕیارەوە بۆ کە وای زانی ئەو بەشێک لە دایک و باوکەکان زمانی ئینگلیزی لەلایەن گرنگە تەوان جیاوازیەکە لێرە جیاوازی کرد مەکتەبەکەی ئەمە لەگەڵ حکومیات تەنها زمانەکە نییە ینی دەوامەکە درێژخایەنە ڕۆژی تەواوی ئەو منداڵە لە چالاکی زانستی و پەروەردەیایە کەش و هەواکە لە بارترە دایک و باوکی واشەیە موظفن ئەگەر دوای نیوەڕۆ مناڵەکان لە ماڵەوە بێ دوو ئەوەنەی ئەوەی کە یان بە خوێندنەکە بیان بە کەسێکە لە ماڵەوە خزمەتی مناڵەکەیان کە هەر مۆزوعەکە مۆزوعی تەنها زمان نییە بۆ ئەو دایک و باوکانەی کە خەمی زمانیان هەبوو کاتێککە مناڵەکانیان لە مەکتەبێکی حکومی ئینگلیزی وە ئێستا کە نەماوە بەشێکی زۆریان ئەهێنەوە بۆ قوتابخانە بەڵام ئەوە ناکات هاوڵاتی یاخود دایک و باوکە متمانیان بە کەرتی حکومی نەبێن لە خوێندندا وەڵی جاوە خۆ وازەحە کە خەڵک تا چەنە متمانەی بەو کەرتایە تەمان متمانە و متمانە نەبوونیش ڕێژەیە بەس ئەم وەکوتم دڵخۆش بۆ بۆی مناڵەکەی لە مەکتەبێکی ئینگلیزی ئەخوێنێ پاش چەند ساڵێک کە مناڵە ئەتوانێت ئینگلیزیەکی باش بزانێت ئێستا کە ئەزانێ فێری ئەوە نابێت و حکوومەت بڕیارەکەشی جددیە یەک چارەسەری ئەم کێشەکە مناڵەکەی هێنێتەوە بۆ مەکتەبێکی ئەهلی لە مەکتەب ئاهلیەکە ئەوێ بخوێنێت بەڵام مامۆستا جەنابەت ئەگەم پرسیاری کۆتایی وەکو شارەزایەکی لە باری پەروەردە و لە ناو بوارەکەدا هیچ دەکەیت و خاوەنی هەم چەپرسیاری خوێندنگە و بەخشەوەی تایبەت بە کەرتی ئەهلی دەکەیت تایبەت زیاتر بەڵام ڕێنمایی کۆتایی یاخود دڵنیایی کۆتایی چییە کە دایک و باوکان
ئەمە بڕیارێکە لە بەرژەوەندی ئەوان درراوە بۆ ئەوەی دڵڕاوکێ لایەن دروست نەبێت لە مناڵەکانیاندا. جا بە دڵنیایە من ئەوە بە دایک و باوکەکانەڵەوە مناڵەکەی خۆشم لە کەرتی حکومی وایە هەر ئەمەم پێوتن کە ئەمە لە مەسلحەتی منداڵەکانە. یعنی منداڵێکی خوێنەوارت دەستکەوێت کە زانست و ئینگلیزی و وانەکانی تر بە کوردی بزانێت باشترە لەوەی منداڵێک بێکە نە ئینگلیزی بزانێ و نە کوردیەکەش بە باشی بزانێ. تا قۆناغی سەرەتایی هەرچۆنێک بێ 1 بۆ 6 بنەڕەتی ئەکرێت ئەم مامۆسایانە لەگەڵیان نابڕۆن بە هەر حاڵێک بێ، بەڵام لە دوای ئەوە کارەساتی گەورە ڕوویەیە. لەبەرەوە دایک و باوکانە پێویست ناکە یەک دنە خەم و خەفەت بخۆن و مەرجیش نییە مناڵەکەی لە ئینگلیزی بۆ ئێستا دەری بێنێتەوە بخاتە قوتابخانەیەکی ئەهلی، هیچ خۆی ناڕەحەت نەکا بۆ ئەمە. وەکو هەموو حاڵەتێکی تایبەتی تر ئەگەر ئیمکانیاتی هەیە و حەزەکەگت بە جۆرێکی تر گرنگی بە مناڵەکەی بە ئاسایە، بەڵام لەبەرەوەی مناڵەکەی لە مەکتەبێکی ئینگلیزی بووە ئێستاوا هەستکە قەرزاری مناڵەکەیەتی ئەگەر نەیخاتەوە مەکتەبێکی ئەهلی ئیترم باوکو دایکە خراپی کردووە ئەوە زۆر غەڵەتە، زۆر ئاساییە هەر لە مەکتەبە حکومیەکەی خۆی دەستکاتەوە بە دەرس خوێندن بە کوردی بخوێنێت. زمان یعنی هەرچەند ئەمە لە ڕووی مارکێتین و لە زەرەری خۆمانە بەسە بێ بە ویژدان بین و ئەوە بڵین ئەگەر مۆزوعەکە هەر زمان بێت گوناحە دایک و باوکێک بە درێژایی 6 ساڵ 15-16 میلیۆن لە مەکتەبێکی ئەهلیا سەرفەکە بۆ مناڵەکەی لێ گەڕێتا گەورە ئەبێ بە 2 کۆرسی 300 دلاری مناڵەکەی فێری ئینگلیزیە بێ بە 600 دلار فێری ئینگلیزیەکەی. لەبەرەوە ئەگەر تەسەوری دایک و باوک وابێ کە من تەنها لەبەر ئینگلیزی مناڵەکەمە خەمە قوتابخانەیەکی ئەهلیەوە زۆر غەڵەتە. مەیخە هیچیش حەز بە شەرمەزاری مەکە، حەز بەوە مەکە کە مەغدووری بەعکسەوە مناڵەکەی لە مەکتەبەکەی خۆی بە کوردی بخوێنێ سەرکەوتوترە بێ بە قەنەعاتی من هەتاوەکو بۆ سیستەمەی کە لەمە پێش پێڕۆشتووە هیچیش مەجبور نییە مناڵ بێنێ بۆ مەکتەبی ئەهلی. کاتێکەی هێنێ بۆ ئەهلی ئەبێت تەسەوری وابێ جگە لە ئینگلیزەکە کۆمەڵی ئامانجی تری هەبێ کە لەم کەرتە تایبەتەیە دەستی ئەم کەوێکنە هەر ئینگلیزی بە هیچ گرفتێک نییە و خەم نەخوان. چاودێرێکی کەرتی پەروەردە و فێرکردنە ڕەخنە لە کەرتی پەروەردە دەگرێت و پێی وایە زۆری بڕیاردان لەلایەن وەزیرەکانەوە بازاڕی کەرتی خوێندنگە ئەهلیەکانی گەرم کردووە و لە ئێستاشدا جۆرێک بازرگانیکردن بەم کەرتەوە دەکرێت. لە ڕاستیە ئەو کاتێک کە چەند ساڵ لەمە پێشکە و بڕیارە دراکە خوێندن لە قۆناغی بنەڕەتی بۆ دەرسی زانست و بۆ دەرسی زانست و بیرکاری کرا بە ئینگلیزی. ئالۆ کاتەیە لە ساڵی یەکەمە هەر من خەریکی بە دوواداچوون بووم بۆ ئەم ئیشە بزانم ئەمە چۆنە و چۆن نییە. بە دوواداچوونم کرد بۆ زۆربەی مەکتەب زۆربەی مامۆستاکان ئەوم دەستکەوت کە ئەم بڕیارە لە توانای ئەوان نییە کە لە کوردستانە جێبەجێ بکرێ و بە هیچ جۆرێک ئەم بڕیارە مامۆستای بۆ ئامادە نەکرابوو و بڕیارێک بوو پەلەپەلی پێوە دیار بوو و جگە ئەوەی کە بە پەلەپەلی پێوە دیار بوو ئەیانویست ئەو شکستەی کە کەرتی حکومی لە پەروەردە کەوتۆتە ناوی یان گرتوێتەوە ئەو شکستە بێن بەمە لە بەرامبەر بە خوێندنگە ئەهلیەکانە بێن بەم بڕیارە پڕیکەنەوە. ئەوە بوو هاتن تەجروبەیان کرد کە هاتن تەجروبەیان کرد کەوتە بواری جێبەجێکردنەوە ئەنجا وردەوە دەزانیان کە ئەمە کەم و کوڕی زۆرە و ئەمە شتێک نییە هەروە بە ئاسانی سەر بگرێتەوە یان بۆیان بچێتە سەر. بەداخەوە ئەو هەموو پارەیان سەرف کرد و ئەو هەموو زەرەڕیان نالا ئەو هەموو دەخولشیان بینی بۆ مامۆستایان کە زیانێکی زۆری مادی کە کا لە شتی تراپڕ بکرێتەوە نەک بۆ منافەسەیە کە تۆ نەتوانی بیکەیت. مامۆستا دوای تێپەڕبوونی نزیکەی 4 ساڵ بەسەر ئەم بڕیارەدا و دەست بەکاربوونی وەزیری نوێ لە ئێستادا بڕیارەکە ڕەت کراوەتەوە بڕیارێکی تازدراوە ڕاچی لەسەر بڕیارە تازەکە پێت وانە ئەمە ئێستاش ئەگەر بێت و ڕێگە و میکانزمێکی تایبەت نەگیرێتە بەر بۆ چۆنەتی گرنگیدار بە خوێندنگە تایبەتەکان یاخود خوێندنگە ئوتمەکان وا دەکات بازاڕی خوێندنگە ئەهلیەکان گەرمتر بێت و جۆرێک لە بێسیقەبوونیش بەرامبەر بە خوێندنگی ئوتمی دروست بێت لە هەرێمی کوردستاندا. خۆی ئەمە ڕەخنەیەکی ڕوبەڕووی وەزیر کردووەتەوە کە ئەڵێ ناوێ مناڵی فەقیر و هەژار فێری ئینگلیزی بێت. یعنی ئەم ڕەخنەی کردەوە ئەمە بازاڕی خوێندنگەی تایبەت و ئەهلی و ئەوی کە خۆیان ناوێن ناوە ناحکومی ئەمەی بە تەواوەتی گەرم کردووە چکە بۆ دایک و باوک ڕاهاتووە کە ئەو چەند ساڵی ڕابردوو ئەم مناڵە بە ئینگلیزی بخوێنێ ئێستا کە ئەمەی کردووە بە کوردی جۆری لە هین دروست بووە. بەڕای من یعنی ئینسان ئەبێ ڕاست بڕوا بڕیارەکەی وەزارەتی پەروەردە لە ئێستایە تەندروستترە نەک لەوەی پێشووە. بەڵام
ئەگەر ئەو بێوێ شتێکی ئاوەها بکات نابێ بە یەکجایی لە هەرێمی کوردستانە ئەوە بە تەواوی بسرێتەوە بەڵکو ئەبوایە مەسەڵەن قۆناغ بە قۆناغ یا مەسەڵەن چەند مەکتەبێ وەکو نمونە بهێڵێتەوە ئەو مامۆستایانی کە مامۆستاکان کەمن خۆی مشکلەکەی ئەوەیە لە کوردستانە هەر بۆ زمانی کوردیش مامۆستای زانست و بیرکاری مامۆستای کەمن بە پێچەوانەی مامۆستای کوردی و کۆمەڵایەتی و عەرەبی و ئەمانە کە زۆرن مامۆستای زانست و بیرکاری لە قۆناغی یەکەوە حتاگو قۆناغی دوانزەم مامۆستای کەمە ئەو کاتە ئەم چەند مامۆستای کە توانیان هەیە لێ هاتوون ئەیتوانی با بڵین ئەم مامۆستایانە بەکار بهێنێت لە چەند مەکتەبێکە وەکو نمونە لە سلەیمانی لە هەولێر لە دوهۆک لە هەڵەبجە لە گەرمیان بەم شێوازە بۆ ئەوەی کە تا ڕادێک بزانرێت ئەو مامۆستا سەرکەوتوانی کە توانیان بەسەر دەرسەکە هەیە چەندێک ئەتوانن سەرکەوتن بەدەست بێنن ئەنجا وەردەوەردە ئیش بۆ ئەمە بکرایەت بەڵام لە هەموو حاڵتێکا زمانی کوردی ئینسان بە فێربوونی بیرکاری و هین زانست فێری زمانی ئینگلیزی نابێ زمانی ئینگلیزی خۆی زەوقە ینی دەرسی خۆی هەیە و زەوقە لە هینی خۆیەوە فێرە بێت بەڵکو ئەوە زانستێکە دەرسێکی خۆی قورسە بە کوردی خۆی دەرسێکی قورسە بە کوردی جاوەرە دەرسێ بە ئینگلیزیش بێ ئەوەنەی کە قورستر ئەبێ باش وایە ئەوە بەڵام سەدەگوترێت لە ئێستادا ڕەتکردنەوەی بڕیاری پێشووی وەزیری پەروەردە بۆ ئەوەیە بۆی زمانی دایک بکرێت بە زمانی سەرەکی لە خوێندنەکاندا پێت وایە ئەمە کاریگەری باشی دەبێت یاخود لە خەمخۆریەکە بۆ زمانی کوردی لە کاتێکدا کە نزیکەی 11,000 خوێندکار هەیە لە خوێندنگە ئەهلیەکان هەر بە ئینگلیزی ئەم دوانەیە بخوێنن خۆی ئەس گرنگترین شت لەم چەند ساڵی ڕابردووایە لە دوای با بڵێن ڕوخانی باسی شەوە حسابیان بۆ بکەین کە ئیدارەکەیەکی گرتەوە لە 2005 بە دواوە خۆی هەر وەزیرێک شتێکە خۆی مشکلەکە ئەمەیە وەزیرێک شتێ ئەکات 4 ساڵ ئەبێ ئەو 4 ساڵە بە تەواوی بەردەوام نابێت لەسەر ئیش و کارەکەی وەزیرێکی تریەت بۆ ئەوەی کە بیسەلمێنێک کە ئەمەشتی تازەی پێ یە شتێکی کە ئەکات یشتی ئەوی کە ئەسڕێتەوە یا شتێکی تا تازەتر ئێنێتە پێشەوە ئەمە لە قۆناغی ئەم 4-5 وەزیری ڕابردوو ئەمە ڕوویاوە دکتۆر دڵشاد بۆ سەفیندزەیی بۆ دکتۆر عیسمەت بۆ پشتیوان سادق بۆ ئەم وەزیرەش دکتۆر ئالان ئەمە لەم چەند ساڵە ئەمە ڕوویا دکتۆر وەزیرە گیاد لە پڕ بڕیارێکە خاتە ناو کۆمەلگاوە شڵەژانێک دروستەکات ئەمە لە هەموو قۆناغەکانە ئەمە بووە مەسەلا ئەوەی کاڵێب خەمخۆری بۆ زمانی کوردی نا خەمخۆری نییە ئەگەر خەمخۆری نییە بۆ زمانی خەمخۆری بۆ زمانی کوردی بەوە نابێت تۆ ئەم بڕیارە هەڵوەشێنیتەوە یان ئەوە بکەیت بە ئینگلیزیا بیکەیتەوە بە کوردی ئەوە بناغەیەکی چەسپا و گونجاوی ئەبێ کە تۆ بێت ئیشێ بکەیت کە مناڵی کورد لەگەڵ زمانی کوردیە ئاشکەیتەوە و مناڵی کورد وا لێ بکەیت زەوقێکی بۆ دروستکەی ئەم مناڵە زەوقی هەبێ بۆ کتێب خوێندنەوە ئێمە لە قۆناغەکانی خوێندنە منهەج و پرۆگرامەکان بە هەر زمانێ بن کارێکی نەکردووە کە مناڵ حەزە خوێندن کە حەزە و کاکە کتێب خوێنەوە بە پێچەوانەی زۆرێک لە وڵاتەکانی ترەوە کە لە قۆناغی بنەڕەتیە مناڵ هینە خوێنێتەوە ڕۆمانە خوێنێتەوە یعنی ئەوە لە ڕێی چیۆ دروستە بێ لە ڕێی خۆشەویستی بۆ مەکتەب و بۆ خوێندن دروستە بێ ئەو خۆشەویستیە بۆ خوێندن و بۆ مەکتەب و بۆ زمانی دایک تا ئێستا لە کوردستان ناوکو پێویست نییە بەداخەوە بەڵکو پێچوانە و دووپارچە بۆ مامۆستا تا ئێستا لە کوردستان گرنگی بە زمانی دایک نەدراوە و کارەکە وچ دەگەرێتەوە گرنجەکەی ئەوەیە کە ئەمانە لە ئەو شتانەی کە ڕەهەندی گرنگی نیشتیمانی و نەتەوەی هەیە ئەم دوو حیزبە سەرەکیە لە کوردستان لەوە تێنەگەیشتون ئێستا هەموو کەسێک نازانێت لە کوردستانە کە زمانی کوردی کە بەعەز نەیتوانی ئەو بکە ئێستا لەم سەردەمەیە زمانی کوردی دابەش بوو جاران لە حکومەتێک لە دوایەکانی عێراقەوە لە زاخۆ هەتاوەکو کەلار بە یەک زمانە خوێنرا زمانی کوردی بوو ئێستا بە دوو لەهجەی جیاوازە خوێنرێت خەڵک ئەمە نازانێ ئەمە بڵاو نەبووەتەوە ئەمە گەورەترین کارە ساتە باز بە هەموو توانای خۆی قسەکار ویستی ئەم جۆرەشتانە بکات دۆک و زاخۆ بزافی دەرەکرد لێرەش ئاسۆی دەرەکرد بۆی کە جیاوازی بقاتە نێوان بین ئەم دوو زمانەوە بۆی نەکرا بۆی نەچوە سەر بەڵام ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بەدەستی خۆی ئەمەی کردووە نەخێر گرنگی بە زمانی کوردی نایەن بەڵام مامۆستا پێت وایە ئەگەم بکە بەرساری کۆتایی ئەم بڕیاری ئێستا دراوە لە بەرژەوەندی
خەڵکی هەژار و فەقیردا یاخود ئەو دایک و باوکانەی لایانی مادیان وەکو پێویست و ناتوان مناڵەکانە بەرنە خوێندنگە ئەهلەکان لە بەرژەوەندی ئەوان ئەم بڕیارەکە درراوە؟ خۆ لە من بە وەزیری پەروەردە و بەلایانی پەیوەندیدار ئەنجومەنی وەزارەت و ئەوە ئاڵێم خۆ ئەو کاتێک کە بوو بە ئینگلیزی خۆش هەنێک مەکتەب نەیتوانی بیکات لەبەری مامۆستای نەبووم هەنێ مەکتەب باوکو دایک مناڵەکەی هەیە لە کوردی هێشتێ ینی مەکتەبێک بۆ نمونام یا بەشێ لە مەکتەبەکان با بڵێن چەند پۆلێکیان هەبوو بۆ ئینگلیزی چەند پۆلێکیان هەبوو بۆ کوردی دایک و باوکیانەوت ئەمە ئینگلیزی ئەمە کوردی باشە ئەبووە ینی بەسەلەن شتێک بووکو پێم وتی شتێک بهێڵڕایەتەوە بۆ ئەوەی کە بەجارێ ئەمە تەفرت و نانە بێ ئەو کە دایک و باوکی کە پێی خۆشە مناڵەکەی بە ئینگلیزی بخوێنێ چەند مەکتەبێکیان بهێشتایەتەوە بۆ ئەو کۆمەڵە مناڵە بۆ ئەو جینام بۆ ئەوەی کە ئەوانەی کە پیان وایە کە لەو ڕێوە مناڵەکانیان فێری زمانی ئینگلیزیە بن و ئەو مامۆستانشی بۆ ئامادە ئەکرێت و مامۆستانشی بۆ ئامادە ئەکرێت ئەو کاتە وەکو تەجروبەیەکیش بخرایەتە بواری جێبەجێکردنەوە بزانین ئەنجامەکەی چۆنە بوو من ئەوە ڕەعمان نەک بڵێت تۆ بەجارێ بیکەی بە ئینگلیزی ئەوە یەکەم جاکە کرا بە ئینگلیزی تاسەری کە کرا سەرتاسەر بۆیان نەچوە سەر یعنی سەیتەرەیان بەسەرا نەکرد باشە هەنێکی هەر لە مەکتەبێکە کامل کوردی بوو بە تەواوەتی هەنێکیشی تێکەڵ بوو ئینگلیزیش بە کوردیش ئەبووە چارەسەریشی مام ناوەندیان دۆزیاتەوە بۆ ئەو دایک و باوکانی کە بۆی مناڵ نەخەنە ئەهلیش ئەندامێکی پەرلەمانی کوردستان و لە هەمان کاتدا ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵایە لە پەرلەمانی کوردستان بڕیاری هەڵوەشاندنەوەی خوێندن بە زمانی ئینگلیزی لە هەر یەکە لەوانەکانی زانست و بیرکاری لە قۆناغی بنەڕەتیدا بە بڕیارێکی گرنگ و چارەنووسساز بۆ داهاتی و قوتابی و زمانی دایک لە هەرێمی کوردستان دەزانێت و پێی وایە هەر لە سەرەتاوە بڕیارەکەی پێش و هەڵە بووە و خوێندنەوەی پێشوەختەی بۆ نەکراوە. بەڕای جنابتان وەکو ئەندام لە لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان لێکەوتەی خراپی ئەم بڕیارە چییە لایەنە باشەکانی چییە بەڕایە؟ بەڵێ دەستان خۆش بێ بەخێر بێن سەرچاوم زەحمەتتان کێشە دیاریان بڕیارە لە 1970 لە ئەنجومەنی وەزارەتی با بڵێن وەزارەتی پەروەردە دراوە کە بۆ لەمە دووە وانەکانی بیرکاری و زانست بە زمانی ئینگلیزی ناخوێنرێن جارێکی دیکە دەبنەوە بە زمانی دایک ئەمەش شمولی هەموو ئەو قوتابخانانە کات یاخود ئەم بڕیارە شمولی لە ساڵی 2015 تا 2016 کەواتە ئەو قوتابخانانەی کە پێشتر قوتابخانی ئەهلیمان زۆرە پێشتر مۆڵەتیان وەرگرتووە کە بە زمانی ئینگلیزی با بڵێن وانەکانیان ئەڵێنەوە شمولی ئەمان ناکات لە 2015 بۆ 2016 یەک قۆناغیەکی بنەڕەتی ئۆتۆماتیکی یەکسەر بە زمانی دایک دەست پێەکەن زائیدەن 2 3 4 چواری بنەڕەتی یان تا شمولی ئەوانە ئەکات ئەم بڕیارە شمولیانەکە ئەم بڕیارە ناتوانانی بڵێ بڕیارێکە هەڵەیە یاخود بڕیارێکە کامل ڕاستە این کۆمەڵێک لایانی باش و لایانی خراپە هەیە بەڵام بە بزانی لایەنە باشەکەی زۆرترە یا لایەنە خراپەکەی مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێ زەرەر لە نیوەیە بگەڕێتەوە قازانجا جا ئەم بڕیارە ڕێک بەو شێوەیەیە پێشتر ئەم بڕیارە زەرەری داوە کە پێشتراوە ئەم بڕیارە ئەزانی چۆنە ئامادەکاری بۆ نەکراوە خۆتان نەزانن زروفی سیاسی و قەیرانی دارایی هەرێمی کوردستان لە خولی پێش و با بڵێن لە 4 ساڵی ڕابردوو وەزایکی زۆر ناهەموار بووە ئێمە شەڕی داعشمان هەبووە قەیرانی دارایی ماوە خۆتان نەزانن من نەمانەتوانی حکومەت نەیەتوانی موچەی مامۆستاکانی بات و ڕوبع موچە بوو لە کاتی خۆیان نەیەتوانی بکات اینجا چی جای تۆ وەرە ئامادەکاری بکە بۆ ئەوەی کە با بڵێن خوێندن لە دوو وانەی سەرەکی زانست و بیرکاری بکەی بە ئینگلیزی ئەم ئامادەکاری تەواویەوێ ڕاهێنانی بە مامۆستا ئەوێ ینی پێویستی بە بودجەیەکی زۆرە بۆی تەرخان پێی کە نەتوانراوە ئەمە بکرا ئەمە یەکێک بۆ لە هۆکارەکانی با بڵێن فەشەلهێنانی یان بەشکستی ئەم قەراری کە پێشتر وەزارەتی پەروەردە داوێتی لایانی باشەکانی ئەم قەرارە چییە؟ زمانی دایک ناکرێت تۆ زمانی دایک وەلا بنەی لە تەواوی دنیا بەو شێوەیە
کللتور یەکێک لە بنەما ئەساسیەکانی زمان پێکی ئەهێنێ تۆی زمانی خۆت ئیحتیمال مناڵ وای لێ هاتووە ئێستا ئەوەی بە زمانی ئینگلیزی و ئەوانی کاتچنە مەکتەبە تایبەتانەوە بە تایبەتی قسە ئەەکەن و زمانیان پاراوە بە ئینگلیزی بە کوردی خۆ ناتوانن قسە بکەن ئەمە خەتەرە خەتەریاتێکی گەورەیە لەسەر کللتوری ئێمە ئیحتیمامدان بە زمانی دایک ضرورە ئەمە کوێی کات بە تەکید ئەوێ وەزارەتی پەروەردە و پەروەردە پێی هەڵبستێت ئەنجا یەک شتی تریش لەسەر بەڵام ئەمە بەدیوی کەدا جیاوازی جینایەتی دروست ناکات چونکە بەپێی ئەو داتایەکە لە بەردەستی مندایە نزیکە 11,000 خوێندکار بە دیاریکراوی لە پارێزگای هەولێر و سلێمانی ئەموانە هەر بە ئینگلیزی دەخوێنن ئەمە ناکە ئەو دایک و باوکەی کە توانای مادی باشە مناڵەکانی لە خوێندنگە حکوومەکان بکشێنێتەوە بەراورد بەرای خوێندنگە ئەهلیەکاندا بشکێتەوە ئەزانی من ڕەبتی بەم قەرارەوە نییە پێشترش خوێندنی ئەهلی هەبووە پێش ئەوەی کە 2015-2016 خوێندنگەی ئەهلی هەبوو خوێندنی ئەم خوێندنگە ئەهلیانە بەڕاستی ئەبێ یاسایەک و ڕێنمایەکی تازەی تریان هەرچەند هەیەە ڕێکی شخراون بەڵام ئەبێ یاسا و ڕێنمایی تازە ڕێک بخرێنەوە باشە بەڵام ئەگەر بڵێ ئێمە تەسیری هەیە لەسەر ئەوەی کە ژمارەیەک زۆر لەو قوتابیانە لە خوێندنگە حکوومیەکان هەڵ ئەگیرێن و ئەبرێن بە خوێندنگە ئەهلیەکان ئەو بەو شێوەیە نییە کە باس ئەکرێت بۆچی لەبەر ئەوەی ژمارەی کورسی خوێندنگە ئەهلیەکان محدودە دیاریکراوە ناتوانن لە ژمارەیەکی دیاریکراوە زۆرتر قوتابی وەربگرن بەڵێ ئاشناخن ئەم بڕیارە بە دیاریکراوی نزیکەی 540 شتێک خوێندنگە دەگرێتەوە بەڵێ ئەی ئەوانەی کە ناچنە چوارچەوەی ئەم بڕیارەوە ئەوانەش ئەزانی چۆنە خۆی خوێندنگە حکوومیەکان ئەوە جیاوازن هەیەن هەمومان نزانین کامانن باشە خوێندنگە هەیە خوێندنگەی ئینتەرناشناڵن باشە ئەوانە با بڵێن نێودەوڵەتین لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا بنکەیان هەیە با بڵێن خوێندنگەیان هەیە ڕێک ئەو پرۆگرامەی کە لەو وڵاتانە ئەخوێندێ ڕێک عینی پرۆگرامە هاتووە بۆ ئێرە و ئەوترێتەوە ئەم خوێندنگانە ناگرێتەوە زائیدەن ئەو خوێندنگە ئەهلیانەی کە پێش 2015-2016 پێشتر مۆڵەتیان وەرگرتووە بە زمانێکی دیاریکرا بخوێنن ئەوانیش ناگرێتەوە ئەو خوێندنگان ناگرێتەوە کە لە دوای ئەوە یان با بڵێن خوێندنگە حکوومیەکان نەگرێتەوە و هەندێک خوێندنگەی تری تایب بەڵێ خاتوواشن دەبێت بزانم مەبەستمە زیاتر لە دەرکردنی ئەم جۆرە بڕیارانە تا چەند ڕاو سەرنجی لیژنەی پەروەردە وەردەگرێت لە ئەندامانی پەرلەمان ئەزانی چۆنە ئێمە وەزارەت تازە دەست بەکار بووە ئێمەش وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا بەڕاستی تازە ئیشمان دەستی پێکردووە ڕێک بەو شێوەیە وەزیر لە دەی حوتەوە سوێندی خواردووە لەو کاتەوە بۆ ئێمەش متمانەمان پێداوە ئێمەش دەنگمان پێداوە لەبەرەوە ئیشی ئێمە لە یەکی نۆوە دەستی پێکردووە تۆ حساب کە لە دوای ئەوەی کە ئەم وەرزی یاسا هەماهەنگی هەیە لەگەڵ ئێمە وەزارەتە بەڵێ مەبەستمانە کۆمەڵێک ئیشی باش بکەین بەیەکەوە بەتایبەت پەیوەست بەچی پەیوەست بە کارنامەی حکوومەت لە دوای ئەوەی کا وەزیرە بەڕێزەکان هاتنە قاعی پەرلەمان و سوێندی یاساییان خوارد کارنامەی حکوومەتیش لە ناو قاعی پەرلەمانە خوێنرایەوە متمانەی وەرگرتەوە کارنامەیە یەکێک لە خاڵەکانی ئەو کارنامەیە پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندنە هەیە ئەمە قسەی زۆر هەڵ ئەگرێ پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن بە پێداچوونەوە ئەبێ بە یاسای پەروەردەیە لەبەر ئەوە ئێمە کار لەسەر ئەوەکەین لە لیژنە ئەو یاسایە جارێکی تر هەمواریش نەکرێتەوە چکە 3 جار پێشتر هەموار کراوەتەوە ئێمە کار لەسەر ئەوە ئەەکەین کە ئەو یاسایە جارێکی تر دابڕێژێتەوە پرۆژە یاسایەک و بێتە ناو قاعی پەرلەمان و یاسایەک دەربچێنرێت کە لە خزمەتی پرۆسەی پەروەردەیە بێت بەڵام بەپێی بەشێک لە ڕای شارەزایانی کەرتی پەروەردە و کەڕەخنە لەم بابەت دەگرن بوو ئەمە دەسەواژێکی ناشیش بەکاردێن دڕن ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی منداڵەکانی وەکو یاخۆزارەتی پەروەردە وەکو مشکی تاقیگە لێکردو هەر ڕۆژ تاقیکردنەوەیەک لێسەر دەکرێت ئەمە تا چەند زەرەر بە سیستەمی خوێندن لە هەمان کاتدا بە داهاتووی مناڵەکان دەت ئەزانی چۆنە خۆی بڕیار ڕاستەوخۆ بەم شێوەیە بدرێت هەر وەزارەتێک بێت باشە شتێکی باش نییە بڕیار پێویستە سیمیناری بۆ بکرێت پێویستە ئامادەکاری بۆ بکرێت پێویستە ڕەئی شارەزایان وەربگیرێت بە تایبەت پەیوەست بە زمانی ئینگلیزیەوە ینی ئەمە قەزەیەکی زۆر گرنگە بۆچی مەسەڵەن خوێندکاری ئێمە لە یەکی بنەڕەتیەوە وانەی ئینگلیزی ئەخوێنێت هەتاکو 12 فێری زمانی ئینگلیزی نابێ هۆکارەکەی چییە بەڕاستیمە پێویستی بە توێژینەوەیە کەسانی شارەزا پەسپۆڕی زمانەوانی ئەبێ بهێنرێن ڕەئیان وەربگیرێت لەسەر ئەوەی کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە مناڵەکانمان لە یەکی بنەڕەتیەوەوانە ئینگلیزیە خوێنن و تا پۆلی 12 ئامادەی فێر نابن هۆکارەکەی چییە لێ بکۆڵێتەوە لەسەر ئەو ئەساسەوە کۆمەڵێک بڕیار دەربکرێ بڕیار بدرێوانەی نوێ زیاد بکرێ وەرحاصل ئەیانە بێ بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر بکرێت بەڵێ ئێستا جۆرێک لە سترێس و دڵڕاوکی لای دایک و باوکان دروست بووەوانی مناڵەکانە لە کەرتی
حکوومەت دەخوێنن بەڵێ. گرنتی چییە دەتەوێت پێیان بڵێ چی ئەم بڕیارە ڕاستە یان نە وەڵام بڕیارە ڕاستە ئەم بڕیارە دراوە ئەنجومەری وەزیران باڵێن ببوورە ئەنجومەنی وەزارەت ئەنجومەنی وەزارەتی پەروەردە داوێتی ئەم بڕیارە ڕاستە بەڵێ شمولی قۆناغی 1 2 3 4 ئەکات متابعە ئەکەین ئێمە چاودێرین بەسەر وەزارەتەوە چاودێرین بەسەر وەزیرەوە بزانین چییە بێ بدڵنیاییەوە ئێمە کارێک ناکەین وەکو لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا بزانین کە خوێندکار دایک و باوکان زیانیان بەرەکەوێ بە دڵنیاییەوە ئێمە چاومان تیژە متابعە ئەکەین بزانین لێکەوتەکانی چییە بێ. دەرەوەی لە پشمنەوە دەیبینن بینای ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەر بڕیارێک دەرەچێت لەم بینایە دەرەچێت و پاشان شۆڕ دەبێتەوە بۆ وەزارەتەکان و لەوێشەوە دەرەچێت بۆ فەرمانگە و بەڕێبراتێکی شتەکان بڕیاری دەرکردنی لابردنی خوێندنی وانەی ئینگلیزی لە هەرێک لە بیرکاری و زانست لە پۆلی یەکەوە تا دەگاتە چواری بنەڕەتی لێرەوە بڕیارەکەی دەرچووە تا ئێستا بەشێکی زۆری ئەوانەی کە لە بواری پەروەردەدا شارەزان و لەم کەرتەدا ئیشەکەن بڕیارەکە بە بڕیارێکی باش زان و پێیان وایە پێشتر ئەم بڕیارە پەلەی پیاکراوە کە بڕیار درراوە ئەم دوانەیە بە ئینگلیزی بخوێنرێت لەم بەدەچوونەداوە ئێمە دەستمان کەوت گەشتن ئەم قەنەعەتەی ڕاستە ئەم بڕیارە بەشێکی لە بەژەوەندی خەڵکدا یاخود خوێندکاراندا هەیە بۆ ئەوەی زمانی دایک لە خوێندنەکاندا پەرەی پێ بدرێت و فەرامۆش نەکرێت بەڵام بەشێکی دیکەشان پێیان وایە کەمە جۆرێک لە جیاوازی جنایەتی دروست دەکات و وا دەکات ئەو دایک و باوکانەی یاخود ئەو خێزانانەی کە لایانی مادیان تا ڕادەیەک باشە خوێندکارەکانیان لە خوێندنگە ئۆکمەکان دەربێن و بەرەو خوێندنگەی هەری ئاڕاستی بکەن کە دیارە ئەمەش وا دەکات متمانەبوون بە خوێندنگە ئۆکمەکان لە هەرێمی کوردستان دەکەم بێتەوە ئێمە سەبارەت بم بابەتە زۆر هەوڵماندا لە نزیکەوە ڕای بەڕێز وەزیری پەروەردە سەبارەت بە دەرکردنی ئەم بڕیارە بزانین بەڵام بەڕێزیان بەپێی ئەوەی کە پێشتر کۆنگرە ڕۆژنامەنووسی هەبووە و سەبارەت بەم بابەتە لێ دوانی داوە ئەو دەڵێ هەمان قسەی کە پێشتر لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەدا کراون هەمان بابەتمان هەیە و لە ئێستادا بڕیارەکە دراوە و لەم ساڵدا ئەم بڕیارە نوێ کاری پێ دەکرێت و جێبەجێ دەکرێت تا بەرنامەیەکی دیکە و بۆ دەداچوونێکی دیکە هەمووتان بە شاد و کامەرانی دەسپێرین خواتان لەگەڵ بێت.